سڵاو ڕێز زۆر بەخێربێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 7 لەوانەکانی ڕابردوو باسی لاپەڕە 3 و 4 و 5 و 6م کردیە. ئێستاش گەیشتینە لاپەڕە 7 گەیشتینە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. دوو شێوەکەی تر بۆ هەریەک لەم ژمارانە بنووسە. مەبەستی ئەو چوار پرسیارەیە. لەوانەکانی ڕابردوو باسی ئەوەمان کرد کە هەر ژمارەیەک بە 3 شێوە دەنووسرێ. شێوەی ڕەنووسی ئاوایە، شێوەی بە پیتی ئاوایە، شێوەی بە درێژیش ئاوایە. ببورن 3 شێوە هەیە بۆ نووسینی ژمارە. ئەگەر تەماشای ڕاهێنانیان پرسیاری 4 بکەین 300,069 بە پیتی نووسرایە، با بچین بە ڕەنووسی و بە درێژی بینووسین 300,069. 300,069 بە ڕەنووسی ئاوا دەنووسرێ 300,069. پاشان ئەگەر بمانەوێ ئەو ژمارەی بە درێژی بنووسین چ دەکەین؟ هەموو وەختێک لە دەستی ڕاست دەست پێ دەکەین لە خانەی یەکان چ هەیە؟ 9 لە خانەی یەکانە. ئەو 9 لە خانەی چییە؟ لە خانەی یەکان 9 هەیە. ئەو 9ی دەینین لێرەی دادەنین، هیچی لێ ناکەین، هەر وەکو خۆی دەینووسینەوە، تەنیا هێمای کۆی لە تەنیشت دادەنین. پاشان دەچینە خانەی دەیان 6 هەیە دەینین، لێرە دایدەنین وەکو خۆی، بەڵام چونکە لە خانەی دەیانە 1 سفڕیشی لە پێش دادەنین. دیسان هێمای کۆ لە تەنیشتی دادەنین، دەینین لە خانەی سەدان 0 هەیە وەکو خۆی دایدەنینەوە. زۆر کەس ئەو سفرەی نانووسی، بەڵام ئەمن دەینووسم. ئەگەر 2 سفڕیشی لە تەنیشت دانێم هەر هیچ کێشە نییە لەبەرەوەی لە خانەی سەدانە، بەڵام هەر سفرە، هەر چی لە تەنیشتدانێ بەڵام کێشە نییە گەردامنە. دیسان سفر ببورن هێمای کۆ، ئەوی دیکەش دیسان ئەو خانەی هەزارانیش هەر سفرە، 3 سفرشی لە تەنیشتدانێم ئەویش هەر دەبی، بەڵام دانانێم جارێ. دیسان کۆ، دیسان خانەی دەهەزارانیش هەر سفرە، 4 سفرشی لە تەنیشتدانێم هەر سفرە. ئەو جەدەینە سەر خانەی 100,000 کە ڕەنووسی 3ە، چەند سفری لە پێشدانێم 100,000 5 سفر. 1 2 3 4 5. ئەوەی ڕاستیبی ئەو سفرانە ئەوانەی کە دادەنێن بۆیە باشن بە من، چونکە لە دەستە ڕاستەوە دەست پێ دەکەین هەتا خانەی دوایی سفرێک زیاد دەبی. لێرە هیچ سفر نییە، لێرە 1 زیاد دەبی، لێرە 2 زیاد دەبی، لێرە 3 سفر زیاد دەبی، لێرە 4 سفر زیاد دەبی، لێرە 5 سفر زیاد دەبی. لەبەرەوەی باشە کە دایاننین. ئەگەر لێرە ژمارەیەک هەبا ڕەنگە سفر نەبا، ڕەنگە زەحمەت بە بمانزانی بە چەند سفری لە پێشدانێن، چونکە ئەوانە سفر بوون. ئەو جە نازام ئایا ئەو ڕێگایە باشە یان نە، بەڵام ئەمن ئەوهای دەنووسم 300,069. ئەوە بە ڕێگایەکانی نووسیمان بە ڕێگەی ڕەنووسی و بە ڕێگەی دوور و درێژی. دەچینە لای پرسیارەکان. 300,069 بە دوو شێوەکەی تر نووسیمان. دەینە لای پرسیاری ئەو پرسیارانە، ئەو 5 و 7 ڕەنگە هەروە بە خێرایی شی تەڵکەم
یان بهێڵمەوە بۆ خۆتشی تەڵیکەی بەڵام با بچینە لای پرسیاری شەشەم ئەو پرسیارە ژمارە 6 ئەو پرسیارە 416,210 416,210 416,210 ئاوایە بەڕەنووسی 416,210 بە درێژی کو دەینووسین لێرانە دەبینین چ هەیە سفر لێرە دایدەنین هێمای کۆی لە تەنشدا دەنین دەینە ئێرە یەک هەیە خانەی دەیان لەبەرەوەی خانەی دەیانە سفرەچی لە پێشدا دەنین هێمای کۆ دیساندا دەنین ئەو جارەی دەینە خانەی سەدان 2 هەیە ڕەنووسی 2 سفری لە پێشدا دەنین پاشان دەین دیسان هێمای کۆ لە بینی هەر ڕەنووسەی دەبی هێمای کۆ هەبی هەر ڕەنووسەی هێمای کۆ دیسان هێمای ڕەنووسەکەی دیدەینین 6 لە خانەی هەزارانە 3 سفری لە پێشدا دەنین ئەو جارەی دەچینە چێندەر دیسان هێمای کۆ دەینەکن ئەو یەکەی لە خانەی 10,000 چەند سفری لە پێشدا دەن 1 2 3 4 10,000 ئەوجە دیسان هێمای کۆ ئەوجە دەینەکن ئەو چارەی لە لای دەستی چەپمانە چەند سفری لۆ زیاد دەکەین لە خانەی 100,000 1 2 3 4 5 سفری لۆ ئەو چارەی زیاد دەکەین ئەوە بە شێوەی درێژیش نووسیمان سفر لەگەڵ 10 کۆ 200 کۆ 6,000 کۆ 10,000 کۆ 400,000 ئێستا ژمارەکە چییە 400,000 لەگەڵ 10,000 لەگەڵ 6,000 دەبتە 416,000 لەگەڵ 210 ئاوا نووسیمانەوە هەمیشە دەبی خانە یەکان دەیان سەدان دروستکەی زۆر ئاسانتر دەبی کە ژمارەکە بە دوور و درێژی دەنووسیان بە بەربڵاوی دەینووسی دەچینەوە لای پرسیارەکانی دیکە گوتم ئەو پرسیارەی هەروە بە خێرایی شیتەڵکەمەوە ئەگەر تەماشاکەن بە شێوەی ڕەنووسی نووسرا چ شێوەکمایە پێی بنووسین شێوەی بە پیتی دەنووسی لێرە تەمەشا دەکەی ئەگەر تەمەشاکەی دەبینی ماوەک هەیە لەو بەینەی ئەگەر ئەوە ڕوونیکەمەوە ئەوە ماوەک هەیە کە ئەو ماوەیە هەبوو دەزانی 3 ڕەنووست لێرە هەیە 3ش لێرە هەیە ئەو ڕەنووسانەی ئێرە یەکەم جار ئەوانە دەخینیەوە ئەوە چییە ئەو ڕەنووسە ئەو ژمە بەتەنەی ئەو سەیە 140 دەرەی 140 پاشان لەبەرەوەی ماوەکە هەیە دەڵێ 140,000 ئەو جدوا دەڵێ 740,705 ئاوا دەخینیەوە دەینووسی 140,705 ئەگەر بتەوێت بە شێوەی دوور و درێژیش بینووسی بە خانەیەکان دەست پێ دەکەی چییە خانەیەکان 5 دەینووسی ئاوا کۆ خانەی دەیان چییە سفرە خانەی دەیان سفر خانەی دەیان سفر دەنووسی سفر کۆ دیسان خانەی سەدان 7 یانی 700 کۆوە لێرە ئەو کۆیە بووە مینوس کۆ دیسان کۆ پاشان خانەی ئەو خانەیە 10,000 ئەویش سفرە خانەی هەزاران ببورن ئەوە خانەی هەزارانە سفرە پاشان دیسان کۆوە خانەی ئەو خانە چارە چەندە با بزانم
5 خانەی یەکانە، 0 خانەی دەیانە، 7 خانەی سەدانە، سفرەکە دیکە خانەی هەزارانە، چارەکە خانەی 10,000یانە، چارەکە خانەی 10,000یانە کەواتە کۆیەکی بادانێم دوایێ چارەکەی بنووسم ئاوا ئەوجا 10,000 1 2 3 4 سفری لۆدانێم دیسان کۆیەکی تکە بنووسم ئەو جارەی ئەو یەکەی بنووسمەوە کە لێرەیە ئەو یەکە لە خانەی 100,000یانە چەند سفری هەیە 1 2 3 4 5 سفری هەیە ئاوا بە درێژی دەینووسم 5 لەگەڵ 0 5 کۆ 0 کۆ 700 کۆ 0 کۆ 40,000 کۆ 100,000 دەبیتە 140,705 ئاوای لێدێ پرسیاری ژمارە 7 بە شێوەی درێژی نووسرایە بە دوو شێوەکەی دیکە دەبی بینووسی دوو شێوەکەی دیچە شێوەی ڕەنووسیە لەگەڵ شێوەی بە پیتی با بزانین چۆنی بە خێرایی شیتەڵی دەکەین لێرە 60,000 هەیە لێرەش 3,000 هەیە کەواتە 63,000 هەیە ئەوە 63,000 پاشان 48 ئەوەش 4 ئەوەش 8 ئاوا دەینووسی بە ڕەنووسی 63,048 63,048 63,048 63,048 بە پیتیش دەنووسی دەڵێ 63,060 ئەوجا 66 ئەوە کەیفی خۆتە با بڵێن دەرێی 63 48 ئاوا بە پیتی دەینووسی ئەویش ئاسانە 63,048 ئەمن لێرە ڕاوەستم ئەوانەیە بێمە کۆتای ئەوانەیە و ئەو پرسیارانە کەماینە لەوانەی داهاتوو شیتەڵیان بکەم هەتا ئەوانەی داهاتوو هەر خۆش و شاد و کامەران بی